ئێمە پیازانانی سەڵوکانە و بەشداریمان کردو لەم پاڵانێتیە کە 5 کچین بەشداریان پاڵانتێمان کردووە شان بەشانی کوڕان بەشداریمان کردووە کە لە ئێستا دوو یاریزانمان یاریزانی هەڵبژاردەی عێراقین زۆر خۆشحاڵم و توانیمان پاڵانتێکی جوان و باش لە ئاستێکی زۆر باش هەبوو کە بڕکێکی باش هەبوو. ئەمە ئەو یاریزانانەی کە چەندین ساڵە وەستاون لەم یاریە ڕاهێنانیان نەکردووە خۆ دەزانی ئەم یاریانە قوتێکی باشێوێ و ڕاهێنانێکی باشێوێ و هەندێک پێداویستی تایبەتمەندیەوێ ئێمە تقریبان زیاد لە 11 یاریمان هەیە بەڵام ئەوەی کە توانیمان و فریا کەوتین ئەنجامماندا سێ چوار یاری تەوامان ئەنجامدا یەکەم ڕوینی تاک لەگەڵ جووت ئەو دوانە بۆ کچان و بۆ کوڕان تەبەن و هەروەها کایاک بۆ کچان و کوڕان جووت و تاک و هەروەها سیاحیشمان هەبوو ئەو پێنج یاریامان ئەنجامدا بەڵام بە 10 مەرحەلە. وحال حاضر اگین بینجی از سرکاری خو کارینو کو باقل کا و یا بنافدار جی وری اغلبت با چا سرپلا عالم خوش قصد آمد کرد با چا سرپلا و برای زمستانی اجبی گاوه شیریه نسکافه قهوه کپاچینو تشتی وسامه های چرزاتن گوشت خمالیه چنگن سینگی مریشکیه ادو نوعت قلیجی الوارا چت کم باقل قد قلان دینه افتش تمایتین حال حاضر. اغلبات اطرافتين زاخوتين اربيلتين سليموديتين وميسلتين كل بغداجيتين يعني هكا حساب كي محبت في منطقه اما حساب تقريبا زارت بورت هزانا فرد وقت خروج الخطبه هكا حساب كي احتمال 3 نفر جيبوت هنا بري سيراني بوغارياني. علاقەی زۆری بە هونەر تایبەتی گشتمان خێزانێکین کە بە هونەر علاقەی تایبەتیمان ئەسڵ خۆم کاری موسیقایەکەم خانمم کاری موسیقایەکە کاری دەستەکە. ئێمە بەشداریمان کردووە لەم فستیواڵە خۆم و کەنیشکەکەم کارێلێکی هۆنەریمان لە ماڵا دروست کردووە کە هاوردمانە لێرا بیفرۆشین و پارەکەی بهێنێرین بۆ خانەوادەیەکی کە محتاجن بەڵام ئێمە داواکەین لە هەموو کوردەکانی تریش کە ئەگەر هۆنەرێکیان هەست هەم لەم فستیواڵە نمایشین بکەن و بتوانن کۆمەکێکی کوردەکانی تریش بکەن لە ئەو سەری دنیاوە.